هر لکرکوک هن نویسکار و روشنبیرن وی باجاری هاتن با هفو ده داخوینی که دا که جهر سروکاتین عراق و برپرسن حکومت هریما کردستان را هات شاندن تکزی لسر جیانا هفبشا وی باجاری کرو آنین زمان که بریار شارداری باجرا که ببه اندام یکیتی شارداری جیهانا ترک ده انجام خراب بخرابینه جبو آگاهی بهتر نها پیمنر هنر احمد باوکی زندی مریا دم باش هنر کارودانا و بریاره لسر کولان و آلین سیاسیین کرد چاوایه والله البته کاردانا وقتا يصل لنيو شقامي كردية لك لنيو لأنا سياسة كردية كانت شو كهش فكفارتي بكيتي بشكل لأنجمني فارزگاری كركوك هلوسي كي رون واشكرانية اوان الله نمت شاور رواني اوين محمد سمعان فارزگاری كركوك بقريتوا ولنيو انجمن دا جولو تكاني بجيل زانين شي الله وامر كوتنا لسر شي بنمايا كراوه عربيش همان بوتسولي هيا او انداماني عرب لنيو انجمني فارزگاری كركوك اوان ظلن شاورواني محمد سمعان بو قرانو دوات لنيو انجمنا سوبا سكين وفرسياري ليكين زاني لما لسر شي بنمايا بوتشي لقراوته بو انجمني فارزگاری كركوك و بۆچی لە ئەنجومەنی پارێزگای کەرکوون بابەتە چاوتێ نەکراوە زۆربەی نیگەرانیەکان بە تایبەتی لە یانی عەرەبی لەسەر ئەم خاڵەیە نەک لەسەرەوەی کە بۆچی کەرکووک کراوە بە ئەندام یەکێتی شارەوانەکانی ژیانی تر بەڵام بۆ کورد ڕەنگە کاردانەوەکان جیاوازتر بێ ئەوەی کە هەیە لە نێو شەقامی کوردیە نەک لە نێولایەنە سیاسەکانی کوردیە کاردانەوەکەی زۆر بووە ئەمڕۆ بینیمان بەشێک لە نووسەر و ڕۆژنامەنووس و خەڵکی ڕۆشنبیری کەرکووک و تەنانەت هەندێک ڕۆشنبیری سلێمانی هاتوون بەشداریان لەو گرتبوونەوەیە کردبوو داواکارن کە ڕێوشنی کوردی بگرێتە بەر لە هەر سێ سەرۆکایەتیەکەی حکوومەتی عێراق لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان و دوای ئەمەش قسەم لەگەڵیانە کرد کەمێک بەر لە ئێستا وتیان ئێمە هەنگاوی دیکەمانە بێت پێم وتن هەنگاوەکەتان چییە بێ ئەوان وتیان ئێمە سەردانی لایەنە سیاسیەکان دەکەین لە سلێمانی لە هەولێر و هەروەها لە بەغداد شەچینە لای بەرپرسانی دیکە بۆ ئەوەی بەم بڕیارەدا بچێتەوە و ئەم بڕیاری بە ئەندامبوونی کەرکووک لە یەکێتی شارەوانەکانی جیهانی تورک نەچێتە بواری جێبەجێکردنەوە. باشە هونەر هۆکاری چیە هێ تاوەکو ئێستا لایەنە کوردیەکان کاردانەوەیان نەبووە؟ بەڵێ هۆکارەکە ئەوەتان یەکێک لە ئەندامانی شاندەکە کە لەگەڵ محەممەد سەمعانە چووە سەرۆکی شارەوانی کەرکووکە کە لە سەرپشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو ئەگەر بێتەوە ڕەنگە زانیاری زیاتر بێ و ڕوونکردنەوەی زیاتر هەم بە حزبەکەی و ئەندامانی ئەنجومەن بدا لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان بزانە ئەو بە ئەندامبوونە لەسەر ئەساسی چی کراوە یاخود ڕێککەوتنەکە چی تێدایە و هەرچی لە پارتی دیموکراتی کوردستانی شاوان تازە سڵێتە گەڕانەوە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕەنگە نەیانەوێت هەڵوێستێک بنێن یاخود کاردانەوەیان هەبێت کە خراپ بەسەر ئەوانە بشکێتەوە لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک چونکەوان هێشتا کە پێما بێت دوو دانیشتن لە دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە ئەوەی چاوەڕوانەکێ تازە ئەم یەک دوو ڕۆژە سبینش پشووە ڕۆژانی داهاتوش پێنجشەم چاوەڕوان ناکرێت ئەنجومەن تۆ ببێتەوە ئەمێنێتەوە هەفتەی داهاتوو لە پارێزگاری کەرکووک دەڕێتەوە سەر داوامی فەرمی خۆی بانگشت ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکرێت و پرسیاری لێکرێ لەسەرەوەی ئەو ڕێککەوتنە چۆن کراوە بۆچی ئەنجومەن ئاگاداری ئەو ڕێککەوتنە نەبووە ئەوەی کە زۆر جەختی لەسەر کاتەوە سەرۆکی ئەنجومەنە کەتی وایە لە هیچ پرسی پێ نەکراوە و سەرۆکی ئەنجومەن ئەڵێ من لە ڕاگەیاندنەوەکانەوە ئاگاداری ئەم بابەتە بوومە کە دەبوو وەک هەماهەنگیی باشە بووە لە نێوان ئەنجومەن و پارێزگارە بەتایبەتی لە بڕیارێکی ئاوایە. باشە هونەر ینی گەلۆ تێ چاوەڕێکردن کو عەرەبژی ینی وەکو کوردان هەلوەستەکێت بێت دەربارەیدا بدەن؟ بەڵێ هەڵوێستەکەی عەرەب لەوەیە کە بۆچی پرسیان پێ نەکراوە و پێشیان وایە دەبوایە ئەم بابەتە لە نێو ئەنجومەنە باز بکرایە و تاوتێ بکرایە و قسە لەسەرەوە بکرایە ئایا ئەم بە ئەندامبوونەی کەرکووک لە یەکێتی شارەوانەکانی جیهانی تورک چی بۆ کەرکووک بەدەستەهێنێ دوای تاوتێکردنی ئەم بابەتانە و گەڵاڵەکردنی و دواتر بوون بە بڕیار لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە ئەو کاتە ڕەوانە بکرایە چونکە ئێستا ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێی وایە ئەو ڕۆڵەی کە هەیە بووە هەم ڕۆڵی چاودێری و
ئەو هەماهەنگی کە لەو گەڵ پارێزگای هەبووە پێشووتر ئێستا وەلا نراوە و هیچ ڕۆڵێکیان بۆ نەماوەتەوە بۆیە عەرەب ئەلەمە تووڕەیە ئەیانەوێ کە محەممەد سەمعان گەڕایەوە قسە لەسەرەوە بکەن وەک گلەی و گازندەی زۆر لەسەر ئەم بابەتە بکرێت نەک لەسەرەوەی کە بۆچی کەرکووک بووە بە ئەندام لەو ڕێکراوە بەڵام کورد چاوەڕوانەکرێ بەهۆی ئەو شارێک کە لە نێو شەقامی کوردیە دروست بووە ئەوەی کە لە نێو سۆشیال میدیای کوردیە دەبینێت ڕەنگە فراکسیۆنی یەکێتی و پارتیش لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک چنەن ژێر کاریگەری هەندێک لەو شارانەوە و هەڵوێستێکیان هەبێ ئەوە لە ڕزانی داهاتوو بەتابەتی ڕاستی داهاتووە ڕوو نەبێتەوە. بەڵێ پامنێر هەنەر گەلەک سپاسی بۆ ڤازانیێریەنتە.